لا توري يەکەم دا باز لەوە دەکەین کە ڕێژەی دابارین چۆن کاریگەری لەسەر دەرامەتی ئاو دەبێت کە بێگومان سوپاس بخوا وڵاتی ئێمە وڵاتەکە کارچوا وەرزەکەی هەیە بەتایبەت لە وەرزی پایزستانە ڕێژەیەکی باش لە ئاو دەبارێت کە ئەمەش کاریگەری لەسەر ئاوی ژێرزەوی و ئاوی سەرزەوی و بەنداوەکانیش هەیە و هەروەها ئەمەش ئەم زۆربوونی ئاوەش کاریگەری لەسەر ڕێژەی کوشت و کاڵ و زیادبوونی بەرووبوون و جوانبوونی بەرووبوومەکان هەیە کە لەم تەوەرەدا باز لەوە دەکەین کە بزانین چۆن دابارین کاریگەری لەسەر دەرامەتی ئاو هەیە و لەسەر زۆربوونی دەرامەتی ئاو هەیە بۆ مەبەستەش میوانداری ئوسامە ئەشرەفمان کردوم کە مامۆستای زانکۆیە لە ستۆدیۆکانمان لە هەڵەبجە لەگەڵمانە. سڵاو لەبێ مامۆستام، کاتت باش. سڵاو لە ئێوەی بەڕێز و بەیانیتان باش. مامۆستاگیان ئەمە لەوە دەست پێ بکەم بزانم ئایا چۆن دابارین بەرانێک کە دەبارێت بەفرێک کە دەبارێت کاریگەری هەیە لەسەر دەرامەتی ئاو؟ بەڵێ دووبارە بەیانی ئێوە سەرجەم بینەرانی بیسەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پایان باش، هیوای ڕۆژێکی باش و بەهارێکی خۆش و ڕۆژێکی پرسەیران بەوەی هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزانە بۆ هەموو لایەک دەخوازم و هیوادارم هەموو لایەک تەندروست بن. دیارە ساڵانە لە کۆتاییەکانی مانگی نۆ هەندێک ساڵیان لە ناوەڕاستی مانگی دە ماوەی چەند ساڵێکی شەکەوە بڕی بارانبارین یان کاتی بارانبارین دەستپێکی بارانبارین درەنگ کەوتۆتە کۆتاییەکانی مانگی دە یان هەندێک جاریش ئەکوێتە سەرەتای مانگی یازدەوە بەهۆی ئەو گۆڕانکاریەکانی بەهۆی ئەو گۆڕانکاریە کەش و هەوایانەی کە بەسەر گۆی زەویدا هاتووە دیارە کاریگەری هەیە لەسەر کاتی دەستپێکردنی بارانبارین. ئەم ساڵ تا ئێستا بڕێکی باش باران لە هەرێمی کوردستان لە تەواوی ناوچەکان باریوە بە ناوچەی شاخاوی نیمچە شاخاویەوە. دیارە کە ناوچە شاخاویەکان بەردەوام بڕی بارانبارینیان زیاترە. ئەم بارانبارینە ئەبێتە هۆی بژانەوەی ژینگە، سەوزبوون و گەشەکردنی گژوگیا و دارستانەکانمان و لە هەمان کاتە ئەبێتە هۆی بەرزبوونەوەی ئاستی ئاوی ژێرزەوی بژانەوەی کانی و کانیا و کارێز و بەرزبوونەوەی ئاستی ئاوی بیرەکان و بیرانێک کە وشکیان کردووە بەشێکی زۆریان ئەبوژێنەوە بڕێکی زۆر ئاویان تێت یان ئەو بیر و کانی و سەرچاو ئاویانەی کە بڕی ئاویان کەمە بێگومان بڕی ئاویان زیاتر ئەبێ و لە هەمان کاتە ئەبێتە هۆی ئەوەی کە چەمەکان ببوژێنەوە ئاستی ئاویان زیاد بکە و ئاستی ئاوی سەرزەوی کە بێتێ لە ڕووبار و بەست و بەنداوەکانیش ئەوانیش ئاستی ئاویان بەرز بێتەوە و بژانەوەیەکی ژینگەی ڕوئکاتە ناوچەکە کە هەم سامانی ماسی زیادەکە هەم ئەتوانێت سوودی لێوە بگیرێ بۆ گەشت و گوزار و بە پێدانی کارەبای نیشتیمانی و دووبارە بەرزبوونەوەی ئاستی ئاو لە ڕووبار و دەریاچەکانە ئەبێتە هۆی بەرزبوونەوەی ئاستی ئاوی ژێرزەوی لە ناوچەکانی دەوروبەریانە کەواتە ئەو ساڵانەیەکەوە بڕی دابارین یان بڕی بارانبارین کە دابارین باران و بەفر و تەرزاگرێتەوە کە زیاتر ئێمە جەخت لەسەر باران و بەفرەکەینەوە کاڵێن بارانبارین زیاتر جۆری دابارینیان شێوازی دابارین لە هەرێمی کوردستان لە جۆری دابارینی بارانە. ئەو ساڵانەی کە بڕی بارانبارین زیاترە بێگومان بینین ئەم ئاستی ئاوی سەرزەوی و بەرز بۆتەوە و زیادی کردووە ئاوی ژێرزەوی ئاوی سەرزەوی هەردووکیان بژاونەتەوە و زۆرترین کانی و کانیا و سەرچاو و کارێز بژاوتەوە لە ناوچەکەمانە. بێگومان ئەمەش کاریگەریە بێ لەسەرەوەی کەەوە وەرزی هاوین زۆر بەباشی تێپەڕێت، دابینکردنی ئاو بۆ شارەکان بۆ پرۆژە ئاودێریەکان بۆ ماسی بۆ چالاکی کشت و کاڵی هیچ گرفتێکی ئۆتۆمان نەبێت. باشە مامۆستا ئەم ساڵ ئێمە با بڵێن کە ئاوی تێپەڕاندووە مەترسی وشکە ساڵیمان تێپەڕاندووە بەو پێی کە ئێمە هێشتا وەرزی بەهارمان لە پێشمان ئەگەری هەیە کە بارانی زیاتریش ببارە لەگەڵ ئەوەی کە باسمان کرد. بەڵێ بێگومان چەندی جار ئاماژەمان پێ کردووەکەوە هەرێمی کوردستان ئەگەر بارانەکەی بکەین بە 100 بە شەوک و ڕێژەوەک و نسبەیە گۆری بگرین لە 14 بۆ 16 لە وەرزی پاییز ئەبارێت و تقریبا لە 49 بۆ 51 بۆ 52 لە وەرزی زستانە بارێەوە هەمووی تقریبا 13 ڕۆژێکمان ماوە بۆ لە کۆتایی وەرزی زستانین و تقریبا لە 34 بۆ 36 لە وەرزی بەهارە ئەبارێ. واتە بە هەموو ئەگەرێک ئێمە ئەگەری ڕێژەی لە سەدا ئەگەر بەم گۆڕانکاریانەشەوە بەم
پێشهاتە نەخوازراوەی کە شوهاشەوە هەندێک جار ڕوەدا نزیکی ئەگەی لە 135 بارانمان ماوە ئەم 135 بۆ نمونە ئەگەر 150 ملیمیش بکات بۆ هەندێک ناوچە شاخاویەکان 200 ملیم 250 ملیم بۆ ناوچە نیمچە شاخاویەکانیش ئەگەر 80 ملیم تا 100 ملیم کا پێما بێ زۆر باشە پرسیارێکی زۆر باش کرد دەستخۆش بێ ئێمە کاتێک باسی وشکە ساڵی ئەکرێ یەکسەر جۆرە تێگەشتێکی تایبەتمان هەیە کە هەندێک جار ئەگەر ڕاستی بکەینەوە زۆر باش بێ ئێمە کۆمەڵێک وشکە ساڵیمانەیە یەک لەوانە وشکە ساڵی ئاوهەواییە بریتە لە کەمبوونەوەی بڕی باران بەگشتی لەو ساڵەیە ئەم وشکە ساڵیە کۆمەڵێک وشکە ساڵی دیکە بە دوای خۆی ئاهێنێ بۆ ئێمە وشکە ساڵی کشتتوکاڵیمان هەیە دیارە وشکە ساڵی کشتتوکاڵی تەنها مەرج نییە یان پەیوەست نییە بە بڕی بارانبارینەوە هەندێک ساڵ هەیە بڕی بارانبارین زیاتر لە بڕی پێویستیش ئەبارێ لەوەیە تێپەڕێ لە 800 ملیم 700 ملیم 600 ملیم لە هەندێک شوێنە بەڵام ئەبینی هەر وشکە ساڵیە بۆچی لەبەر ئەوەی کشتتوکاڵ پێویستی بەو هەیە کەوا بڕی بارانبارینەکە دابش ببێ بەسەر قۆناغەکانی گەشەکردنیە لە قۆناغی سەوزبوون و چەکەرەکردنەوە تا دواتر وردەوە قۆناغی گەشەکردن قۆناغی دروستکردنی قەد و لاسک قۆناغی گەڵا قۆناغی گوڵ قۆناغی پێگەشتن چۆن منداڵێک بە پێی قۆناغەکانی چەمەنی یا مرۆڤێک پێویستی بە چەند ژەمە خواردنێگەیە کشتتوکاڵیش بە هەمان شێوەیە ینی بۆ نمونە ئەگەر تا مانگی 3 بڕی 1000 ملیم باران ببارێ بەڵام مانگی 4 و 5 بڕی بارانبارین وەک پێویست نەبێ یان کەم بێ یا هەر نەبارێت ئەوە بەربوومی کشتتوکاڵی سەرکەوتو نابێ و ناتوانین بەرمە کشتتوکاڵەکەمان بدورینەوە یان ئەگەر لە قۆناغی سەرەتایی تا مانگی 2 بڕی بارانبارین زۆر کەم بێ مانگی 4 و 5 بڕی بارانبارین زیاد ببێ بێگومان ئەویش کاریگەی نەرێنی هەیە و بەربوومی کشتتوکاڵیمان یان نادورینەوە یانۆکو پێویست نابێت یان کوالێتیەکەی هەم کوالێتیەکەی داوازێ هەم بڕەکەی واتە بڕ و جۆرەکەشی گۆڕانکاری بەسەرایەت ئەم کەواتە ئەو وشکە ساڵی کە پەیوەندی بە کشتتوکاڵەوە هەیە پێویستە دابش ببێ بەسەر قۆناغەکانی لانی کەم 20 ڕۆژ جارێ 15 ڕۆژ جارێ 25 ڕۆژ جارێ چەند ملیمێک باران ببارێت چونکە ئەم کشتتوکاڵە لە هەر قۆناغێک و لە هەر چەند ڕۆژەکە پێویستی بە بڕێک بارانبارین هەیە دارە وشکە ساڵێکی دیکەمانەیە پێوترێ وشکە ساڵی هایدرۆلۆژی واتە ئەو وشکە ساڵی کە پەیوەستە بە ئاوی سەرزەوی و ئاوی ژێرزەویەوە سواز بۆخۆ ئەم قۆناغە ئەم جۆرەیان لە هەرێمی کوردستانە زۆر بەباشی تا ئێستا تێپەڕیوە ئەبینین چەندین کانی و کانیا و چەم و کارێز و بیر هەموو ئەمانە بژاونەتەوە ئاستی ئاو تا ڕادێکی زۆر بەرز بۆتەوە ئەوەی کە زیاتر پێوەستە بە هەردوو بەست و بەندایی دووگان و دەربەندی خانەوە یان بەست و بەنداوەکانی دیکەوە بەشێکی زۆری پێوەستە بە ئەوەی کەوا هەرێمی کوردستان سەرچاوە ئاویەکانی لە دەروی هەرێمی کوردستانەوە سەرچاو ئەگرن بەشێکی لەلایەن هەردوو وڵاتی ئێران و تورکیاوە گیراوەتەوە بەکار دەهێنرێت بۆ بەرژەوەندیەکانی خۆیان وشکە ساڵی دواترمانەیە کە پێێت وشکە ساڵی ئابووری و کۆمەڵایەتی دیارە کە وشکە ساڵی ئاو هەوای ڕوویدا وشکە ساڵی هایدرۆلۆژی ڕووەدا و دواتر کشتتوکاڵی ڕووەدا و دواتر ئابووری و کۆمەڵایەتی ڕووەدا کە بریتە لە خراپی باری دەرونی جوتیاران و کەمبوونەوەی ئاستی داهات و دارایی بۆیە توانین بڵێن تا ئەم قۆناغە وشکە ساڵی ئاوهەوایی زۆر باشە تا ئەم قۆناغە وشکە ساڵی کشتتوکاڵیش هەر زۆر باشە وتمان تا ئەمڕۆ تا ئەم بەروارە هایدرۆلۆژی بە شوەیەکی زۆر باش تێپەڕیوە ئەم ماوەیە کە لە پێشمانە ئەگەر بێت و باران نەبارێت یان بڕی باران زۆر کەم بێ ئەو کاتە ئەتوانین بڵێن کاریگەری هەیە لەسەر وشکە ساڵی کشتتوکاڵیەکە بەڵام هایدرۆلۆژیەکە ئەو پێویستە بە ئاوی سەرزەوی و ئاوی ژێرزەویەوە تا ئێستا مەرحەلەی زۆر باشی بڕیوە و تەسەور ناکەم ئەم هاوینە وەکو ساڵانی پێش و دووشی گرفتی کەمایی ببین زۆر باش مامۆستا کۆزین چەند جۆرێکی دابارینمان هەیە چ لە بەفر بێ باران بە یاخود تەرزە بێت بەتایبەت بەفر و باران لە لای خۆمان زۆربوونی هەیە ئایا کامیان ڕێژەیەکی باشتر ئاوگل ئەداتەوە یاخود چ لە باران یاخود بەفر کامیان کاریگەری باشتری هەیە لەسەر دەرامەتی ئاو بەڵێ بێگومان ئەو دابینەی کە لە هەرێمی کوردستانە بارێ زیاتر لە جۆری دابارینی بارانە و ناوچە شاخاویەکانیش یا هەندێک جار لە کاتی تۆپەڵە هەوایەکی ساردا ئەکرێت لە سنتەری شارەکانیشە یان لە ناوچە نیمچە شاخاویەکانیشە لە هەندێک حاڵەتی تایبەتە بەفر ببارێت بێگومان بەفر کاریگەری زۆر باشی هەیە لەسەر ئاوی سەرزەوی و هەروەها ئاوی ژێرزەوی چونکە بەفر
بە شێوەیەکی هێواش و لەسەرخۆ ئەتوێتەوە و بەشێکی زۆری دا ئەچۆڕێتە ناو چینە بەردەکانەوە بە تایبەتی کە بەفر زیاتر لە ناوچە شاخاوەکانە بارێ ناوچە شاخاوەکانیش ناوچەیەکی بەردەڵانن دیارە ئەو ناوچەیەکە بەردەڵان وێ درزووکەلێن و بۆشایی زۆری تایە فەراغاتی زۆری تایە کە ئاوەکە بەفرە تواوەکە زۆر بە باشی دا ئەچۆڕێتە ناو کوێنیلەکانی خاک و ناوچینەکان ناوچە چایەکانە و دواتر ڕێڕەوەکە بەرەو ناوچە نزمەکان و ناوچە دەشتایەکان و لە شێوەی کانی و سەرچاوی ئاوی یان خۆراک پێدەری ئاوی ژێر زەویە کە بریتە لە کانی و بیر و کارێزەکان بێگومان هەرچەندە دابارینی بەفر زیاتر بێ کاریگەری زۆر باشی هەیە لەسەر ئاستی ئاوی ژێر زەوی و ئاوی سەر زەویش لە هەندێک حاڵاتە چونکە بڕێکی شێر بە شێوەی ئاو لەسەر زەوی ڕێیەکە بەڵام لەبەر ئەوەی کەوا هەرێمی کوردستان لانیکەم سەروی لە سەدا 90 دابارینەکەی لە جۆری بارانە ئەبینین کەوا لە ڕووی بڕەوە باران زیاتر کاریگەری هەیە لەسەر ئاوی ژێر زەوی چونکە ئێمە هەندێک شوێنمانەیە کەوا بەفری هەر لێ نابارێ بۆ یەکەواتە بێ ئێمە لێکدانەوە بۆ بارانبارینەکە بکەین ئەگەر نا بەفر ئەگەر بێت و بڕی باران و بەفر هەردووکیان یەکسان بن ئەوە کاریگەری بەفرەکە زۆر زیاترە ئاستی ئاوی ژێر زەوی زۆر بەرز ئەکاتەوە لە ڕووی هایدرۆلۆژیەوە زۆر باشە بێ بەڵام وەگوتم لەبەر ئەوەی زۆربەی بڕی دابارینەکەمان لە جۆری بارانبارینە بۆیە هەتا بڕی بارانبارین زیاتر بێ ئەوە ئاستی ئاوی سەر زەوی ژێر زەوی لە هەرێمی کوردستانە زۆر باش ئەبێت و ئەو مەترسیانەی کە وشکە ساڵی و مەترسی کەم ئاویە بێگومان زۆر بە باشی تێئەپەڕێنین بە تایبەتی هەر ئەو بڕەبارانەی کە لە ئێستا ئەبارێ لەبەر ئەوەی هەرچەندە لە ڕووی ئەو تێگەشتنە کولتوریە کە هەیە ئەڵێن زەوی ئێستا زۆر پێویستی بە ئاو نییە ڕاستە زۆر پێویستی بە ئاو نییە زەوی تۆزێک تون بۆتەوە گەشاوتەوە بەڵام بەهۆی ئەوەی کەوا ئێستا ڕووپۆشی ڕۆکی زۆر هەیە گژوگیا سەوز بووە گەشەی کردووە هەرچەندە بڕی بارانبارین زیاتر بێ باشتر بێ بە تایبەتی ئەگەر لە شێوەی نمە باران بێ هەرچەندە بارانی بەهار نمە بارانی کەمە هەرچەندە بڕی بارانبارین زیاتر بێ بێگومان بڕێکی زۆریشی دا ئەچۆڕێتە ناوچینەکانی خاکەوە چونکە گژوگیا تا ڕادەیەک ڕێگرە لە ئەوەی کەوا ئەم ئاوە زۆر بە خێرایی لەسەر ڕووی زەوی ڕێ بکات و سوودێکی ئۆتۆی لێ نەبینین تا ئەڕژێتە دیجلە و فوراتەوە یان تا ئەڕژێتە شەت العەرەبەوە بۆیە لەم قۆناغی دواترە ئەگەر بێت و شێوازی نمە بارانی باش ببارێ بێگومان کاریگەری زۆر باشی هەیە چون کەوتمان گژوگیا و درەخت تا ڕادەیەک بژاونەتەوە و ئاوەکە زۆر بە خێرایی ڕێناکات. بەڵێ مامۆستا ئوسامە ئێمە پێویستە چی بکەین بۆی پارێزگاری بکەین لە دەرامەتی ئاو ینی زۆر جار هاوڵاتیان یان شارەزایانی بوارەکە دەڵێن کە ئێمە بەنداوی کەممان هەیە و هاوڵاتیانیش ئەوەندە هۆشیاریان نییە بە شێوازێک بیرەکان هەڵەکەن کە تەنان ناتوانین سوود لە ئاوی ژێر زەویش ببینین. ئێوە پتێبینیتان چێ لەسەر ئەمە و ئایا دەکرێت چۆن پارێزگاری لەم دەرامەتە گرنگەی ئاو بکەین؟ بەڵێ ڕاستە پرسیارەکە بێ بە دوو بەشەوە بەشێکیان بریتە لە وەرزی شێداری و کاتی بارانبارین چۆن ئەو بڕە بارانەی کە ئەبارەی ئێمە سوودی لێ ببینین لە ڕێگەی بەست و بەندا و پۆندەوە کە ئەبینین لە ناوچە وشکەکان لە ناوچە نیمچە شاخاویەکان بۆ نمونە لە هەندێک ناوچەی باشووری پارێزگای هەولێر مووسڵ و هەندێک ناوچەی باشووری پارێزگای سلێمانی بۆ نمونە لە شاری کۆیە لە قەزای کۆیە لە مەخمور لە خانەقین ئەبینین هەندێک کەس لەسەر ئاستی لادەیەک یان لەسەر ئاستی کەسی یان سەرمایەدارێک یان خێرخوازێک پۆندێکی بچووکی دروست کردووە کە لادەیەک یان دوو لادەیەک لەو لادەیە سامانی ئاژەڵ و سامانی کشت و کاڵی بژاندوێتەوە ئاوی ژێرزەوی ناوچەکەیە زیاد کردووە ینی ئەم بۆچی ئەمە لەبەر ئەوەی هەست بە پرسیارەتی ئەکا ئەگە بێت و حکوومەتی هەرێمی کوردستانیش وەروها سەرمایەدارەکانیش هەریەکە لە ئاستی خۆیەوە گرنگی بدەین بە ئەو سامانە ئاوی کە لە هەرێمی کوردستانە کە هەیە بەداخەوە کە لە کاتی دابارینە بە تایبەتی هەندێک جار ئەگەر شەپۆلی بارانبارینەکە بەردەوام بێ و بڕێکی زۆر دابارینی باران و بەفری پێ بێت ئەبینین بەفی ڕۆئەچێ چونکە ئەو بەست و بەنداوانە وەکو پێویست نین ئەگەر بێت و
لە ناوچە شاخاویەکانە ئەو ناوچانەی کە خاوەن دۆڵێکی قوڵ و باریکن بە کەمترین تێچوون پۆن دروست بکرێ ئەمە لانی کەم ئەو ئاوە بە فیڕۆ ناچێ چۆڕێتە ناو چینەکانی خاک و چینەکانی زەویەوە لەو دەوروبەرەیە کانی کارێز بیر سەرچاوی ئاوی هەبێت ئەبوژێتەوە بڕی ئاوەکەی زیادەکە ئاستی ئاوی ژێرزەوی بەرزە بێتەوە لانی کەم ئەبێتە ناوچێکی گەشتیایی بچوو کۆمەڵێک هەلی کار ئەڕەخسێنێ لانی کەم کۆمەڵێک ئاژەڵ و باڵندە سوودی لێوەر ئەگرن و ئاوهەوایەکی لۆکاڵی واتە لەو دەوروبەری خۆیان تا ڕادێک ئاوهەوا خۆش ئەکات واتە سوودی ئابووری سوودی ژینگەیی بە هەموو جۆرێک بۆ ئێمە ئەبێت ئەگەر ئەمانە بێنە ببنە کۆمەڵێک بەست و بەنداوی زۆر بۆ نمونە تقریبان لە ناوچەی بەمەوە لە باشووری ڕۆژهەڵاتی هەرێمی کوردستان و تا ئاگاتە زاخۆ ناوچەی شاخاویە یعنی دوو لای بەست و بەنداوەکە هەیە ناوچەی دۆڵ و شاخاویە واتە لای ڕاست و لای چەپ هەیە تەنها ئەوەیە بەردەمی بەنداوەکە بگیرێت بە کەمترین تێچوون هەم کەمترین بڕی ئاو بە فیڕۆچێ و ئەڕژێتە هەندێک جارە دیجلە و فورات و یان شەدڵ عەرەبەوە بە مانایەکی دیکە بڕێن کە هیچ سوودێکی لێ نابینرێ هەم مەترسیەکانی لافاو کەمەکەینەوە هەمە ئاوی سەرزەوی ژێرزەوی ئەنە بژێتەوە چالاکی کشت و کاڵیمان زیاد دەکات چالاکی گەشتیاریمان زیاد دەکات هەلی کارمان بۆ دابین ئەبێت واتە سوودەکانی زۆر زۆر باشن سوودی فرەلایەنەی هەیە سوودی هەمە جۆری هەیە ئەمە لە کاتی دابارینەکەیە بەڵام لە وەرزی هاوینیشا بێگومان پێویستە ئێمە زۆر زۆر بەباشی پارێزگاری لە سامانی ئاو بکەین ئاوی سەرزەوی ئاوی ژێرزەوی لە ئێستاە کشت و کاڵی دڵۆپاندن کشت و کاڵی قەترە هاتووە کە هەم زەویەکە ئەپارێزێ هەم بڕی ئاوی بەکارهێنانی ئاو کەمە بێتەوە بە فیڕۆدانی ئاو نامێنێ یان کەم ئەبێتەوە بەروبێکی کشت و کاڵی باشیشمان ئەبێ و داواکارم کە هەڵکەندنی بیر زۆر زۆر کەم بێ بۆچی لە گەڕەکێک لە شارێک بیرێکی ئاو یان کانیەک بەشی گوندێک ئەکات یان بیرێکی ئاو بەشی 2-3 ماڵێک ئەکات لە ڕێگەی تانکی و حەوزی ئاوەوە دابەشەکرێ بۆچی خاوەن باخێک یان بیرێکی پێویستە بۆچی 4 باخ 5 باخ 6 باخ 3 باخلانی کەم ناتوانێت بە بیرێکی ئاو بەڕێوە ببرێت و ئیداری بکەن خۆزگا ینی بریا کە فەرمانگەکانی ژینگە دەستەی ژینگە وەزارەتی سەرچاوەکانی ئاو وەزارەتی ناوخۆ پۆلیسی دارستان ئەمانە تەنسیقیان هەبووە لەگەڵ ئەو کەسانی کەوا فەحسی دۆزینەوەی ئاو ئەکەن و ئەو کەسانی کەوا بە شێوەیەکی یاسایی بیر هەڵ ئەکەنن تا بزانرایە و ئاگدار بوونایە لەکوێ فەحسی دۆزینەوەی ئاوەکرێ و لەکوێ بیر هەڵ ئەکەنرێ هەندێک جارە بینین لە تەنیشتی 2 بیرەوەیان 3 بیرەوەیان بیرێک و بیرێکی دیکە هەڵەکەنرێ ئاوی هەردووشیان کەم ئەبێتەوە یان هەردووشیان بڕی ئاوەکەیان لەدەست ئەدەن یان لە کۆتاییە ئاستی ئاوی ژێرزەوی بە تەواوی دائەبەزێ بۆیە ئومێدوارم ئەو ڕێگەیە بگیرێتە بەرکەوە هەوڵ بدرێت تەنسیقە بێت کەمترین ژمارەی بیر هەڵ بکەنرێ تا ئەم سامانە نیشتیمانیە پەرەی پێ بدەین چونکە ئاو پێویستی بە پەرەپێدانە پێویستی بە کەم بەکارهێنانە و پێویستی بە زانستی بەکارهێنانە ئەم هەنگاوانە نەگرینە بەر ئاستی ئاوی ژێرزەوی بەرەو کارەسات ئەڕوا ئەبینین لە هەولێر باز لەوەکرێت کە گەشتۆتە 600 متر و 700 متر لە شارێکی وەکو هەڵەبجەیە ئەو کەسانەی کە تەمەنیان سەری 50 ساڵیان زیاتر ئەبێ باسی چەندین بوونی چەندین کانی و کارێز ئەکەن باسی ئەوەکەن کە چەندین بیر هەبووە لە حەوشەی ماڵەکەمانە کە خۆمان بەدەستی ئاومان لێ دەرهێناوە بەڵام ئێستا بە مەزەخەش ئاو دابین ناکات بۆیە ئومێدەوارم کەوا لە کاتی دابارینەرە لایەن حکوومەت و کەرتی تایبەت و گشتیەوە لە کاتی بەکارهێنانی شا لە وەرزی وشکیە پەرەی پێ بدرێت و پارێزگاری لێ بکرێت تا لە کۆتاییە هەمومان بێ ئاو نەبین. زۆر سپاس بۆ مامۆسای زانکۆ مامۆستا ئەشرەف مامۆستا ئوسامە ئەشرەف کە لەم تەوەرەدا لەگەڵمانە بوون زۆر سپاس دەکەین.